بە هیوای کاتەکی خۆش خوێندکاری ژیر لەگەڵ وانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتمە لاپەڕە 25. لەوانەی ڕابردوو لاپەڕە 25 پرسیارەکانی 1 هەتا 4 شیتەڵ کرد. ئەو ڕۆژ گەیشتیمە پرسیاری ژمارە 5. پرسیاری 5 لە خشتەی بەرامبەر بەهای پیتی ساد چەندە کاتێ پیتی سین یەکسانە بە 5؟ ئەو پرسیارە زۆر ئاسانە. 2 زیاد دەبی پاش 11 بێتە سەر واتە دەکاتە وەڵامی ب. ئەو وەڵامە ڕاستە. بینە سەر لای پرسیاری ژمارە 6. بەیان 64 پارچە پارەی لە جۆری 250 دیناری و 500 دیناری هەیە. 4 پارچەی لە جۆری 250 دیناری زیاترە لە جۆری 500 دیناری. بەیان چەند پارەی هەیە؟ پرسیارەکە چەند پارەی هەیە جیاوازە لەگەڵ چەند پارچە پارەی لە 250 یان لە 500 هەیە. چەند پارەی هەیە جیاوازە، دەبی سەرنجی ئەو جیاوازیەی بدەین. با بچین بزانین کو. لێرە ئەمن لە بیرم چوو ئەوەی ڕوونکەمەوە کە لێرە من خوێندکاری ژیر پرسیارێکم لە جۆری پرسیاری ژمارە 5 دانایە. ئەگەر بتەوێت دەتوانی شیکاریکەی پرسیارەکەش ئایا لە جیاتی هێمای پرسیار کە هەمە ژمارە دەنووسی. ئێستا بچینە لای پرسیاری ژمارە 6. لە جۆری 250 دیناری نازانین چەند پارەی هەیە، لە جۆری 500 دیناریش نازانین چەندە، بەس وا دادەنێن کە چەند دانەی هەیە لە 250 دانە و لە جۆری 500 دانە هەتا دەینە لای وەڵامی ڕاست پاش خەمڵاندن. کەوابوو نەمانزانی چەند جۆری هەیە لە ئێستا نازانین، دوایە دەزانین. بەس ئەوەی کە دەیزانین ئەگەر جۆری د کۆ بکەینەوە لەگەڵ جۆری پ دەکاتە 64 دانە، جیاوازیەکەش 4 دانەیە. 2 زانیاری زۆر گرنگ هەمانە. ئێستا دەست پێ دەکەین بە خەمڵاندن. یەکەم شت گریمان کە لە هەردوو جۆر وەکو یەکە 64 دابەش 2 بکەین 32 لەو جۆرەی جۆری د 32 لەو جۆرەی سەرجەمەکەی دەبێتە 64. سەرجەمەکە ڕاستە بەڵام جیاوازیەکە هەڵەیە، چونکە جیاوازیەکە دەبی بکاتە 4. کە زانیمان جیاوازی ئێرە هەڵەیە لە جۆری د 1 زیاد دەکەین لە 32 دەیکەمە 33. لە جۆری پ 500 دیناری 1 کەم دەکەمەوە دەیکەمە 31. جیاوازیەکە دەبیتە چەند؟ دەبیتە 2. هێشتا هەڵەیە. ئەو جارەی لە جۆری د 250 دەیکەمە 34. لە جۆرەکەی دیکە 1 کەم دەکەمەوە دەبیتە 30. ئێستا جیاوازیەکە 4 دانەیە. ئێستا ڕاستە. واتە زانیاریەکی نوێم هەیە. ئێستا دەزانم لە جۆری 250 34 دانەیە، جۆری 500یش 30 دانەیە. ئێستا بژمێرم چەند پارەی هەیە بەیان.
250 جارانی 34 دەکەم دەکاتە 8500. 500یش جارانی 30 دەکەم دەکا 15000. 8500 کۆ دەکەمەوە لەگەڵ 15000. ئێستا دەزانم بەیان 23500 دیناری هەیە. واتە کام وەڵام ڕاستە؟ وەڵامی یەکەم. بچمە لای پرسیاری ژمارە 7. ئاوات پلانی دانا لە هەر هەفتەیەکدا 2 ئەوەندەی سەرجەمی هەفتەکانی پێش و پارە کۆ بکاتەوە. لە هەفتەی یەکەم 1000 دینار. ئەو پارەی لە 4 هەفتە کۆی دەکاتەوە چەندە؟ ئاوات پلانی دانا. بزانین پلانەکانی ئاوات کووە. ئەمە لێرە خشتەکم دروست کردیە. هەفتەی یەکەم، هەفتەی دووەم، هەفتەی سێم، هەفتەی چوارەم. هەفتەی یەکەم زۆر ئاسانە 1000 دیناری کۆکردەوە. هەفتەی دووەم 2 ئەوەندە واتە 2 جاران 1000 دەکاتە 2000. ئەوەش هەر ئاسانە. هەفتەی سێم سەرجەمی هەفتەی یەکەم و هەفتەی دووەم دەبی بزانم واتە 1000 کۆ 2000 دەکاتە 3000. ئەوجا 2 ئەوەندەش واتە 2 جاران 3000 دەکاتە 6000. هەفتەی سێم. هەفتەی چارەم یەکەم جار سەرجەمەکان 1000 کۆ 2000 کۆ 6000 دەکاتە 9000. ئەوجا 2 ئەوەندەش واتە 2 جاران 9000 دەکا 18000. ئێستا هەفتەکان هەمووی دەزانم 1000 2000 6000 18000. ئێستاش کۆیان دەکەمەوە کە کۆی دەکەمەوە دەکا 27000 دینار بە 4 هەفتە. چم بزانم 27000 دینار هەیە کەواتە ئەو وەڵامە ڕاستە. دێمە لای پرسیاری ژمارە 8. جەمیل و مازن بەشداریان لە یانەی مەلەوانی کرد. گریمان ژمارەی کاتژمێرەکانی وابزانم دەبا نووسرابە کاژێرەکانی. ژمارەی کاژێرەکانی جەمیل کە ڕاهێنان دەکات لە هەر مانگێکدا دەنوێنێ. واتە نازانین جەمیل چەند کاتژمێر ڕاهێنان دەکا، بەڵام دەزانین کە مازن 6 کاتژمێر زیاتر ڕاهێنان دەکات لە 2 ئەوەندەی ژمارەی کاژێرەکانی جەمیل ڕاهێنان دەکات. کام بڕاهێنانی مازن دەنوێنێ؟ واتە مازن 2 ئەوەندەی جەمیل ڕاهێنان دەکا 6 کاژێریش زیاتر واتە 2 ئەوەندە کۆ 6 واتە کامە ڕاستە؟ 2 ئەوەندەی جەمیل 6شی بێتە سەر. لێرە جەمیل و مازن، جەمیل نازانین چەندە دەڵێن ن، مازنیش 2 ئەوەندەی ن لەگەڵ 6 دیکەش واتە 2 ن کۆ 6. خوێندکاری ژیر
دەبی ئەوەی بزانی کە دوو کە ژمارە دەنووسرێ لەگەڵ پیتەکە بە ژمارەکەوە دەنووسێ دەلکێ، واتە هەمیشە ئەوە لێکدانە، پێویست ناکە بنووسین جاران، بنووسین دوو بەبێ هیچ هێمایەک واتە لێکدان، یان بنووسین کەوانە ئەویش هەر لێکدانە، یان بنووسین هێمای لێکدان، واتە بە سێ جۆر دەتوانین بنووسین. هەر سێ جۆرەکە ڕاستە، لەبەر هەندێ دەبی هەر سێ جۆرەکەی بزانی. بگەڕێمەوە، ئێستا زانیمان کامە وەڵام ڕاستە. لەبەر چ وەڵامی یەکەم هەڵەیە؟ لەبەرەوەی کە دوو جاران ڕاستە، بەڵام ئەو دووە لەبەرەوەی کەوانە هەیە دەکا دوو جاران شەشیش، واتە دەکا کۆ 12، بەخۆی کۆ 12ش نییە، کۆ شەشە، لەبەر ئەوەی ئەوە هەڵەیە، ئەوە ڕاستە، بەڵام ئەوە هەڵەیە. ئێستا لەبەر چ هەڵەیە؟ چونکە شەش جاران واتە 6 جار بەقەد جەمیل، 6 جاریش نییە، بەس دوو جار، دوو ئەوەندە، نەک 6 ئەوەندە، ئەوە هەڵەیە. لێرەش هەر 6 ئەوەندە، ئەوەش هەر هەڵەیە. خوێندکاری ژیر ئەگەر هەست بکەی لەبەر ئەوەی کە پیت نووسرایە زەحمەتە وەڵامەکەی ببینیەوە، دەتوانی ئەو پیتەی لابەی ژمارەیەک بنووسی بۆ وێنە لە جیاتی بنووسی پیتی گریمان کە جەمیل 9 کاژێر ڕاهێنانی کردیە. مازنیش دوو ئەوەندەی جەمیل کەواتە دەبی بنووسی دوو جاران 9. ئەو جا شەشیشی لەگەڵ زیادکەی، 6 کاتژمێریش زیاتر لە دوو ئەوەندە، کەواتە کۆ 6. ئەو جا پاشان بچی ئەو نۆی بستڕیەوە لای بەی پیتی بنووسی، ئاسانترە بگەیە وەڵامی ڕاست، ئەگەر ئەو ڕێیەت پێ باش بوو. ئەوەش تەواو. چی دەزانی بینووسە؟ ئەحمەد ویستی 3 شمەک واتە شتومەک، 3 شمەک بە پۆستە ڕەوان بکات. بارستاییەکەیان 0 ژمارەی تەواو 40 کیلۆگرام، 0 ژمارەی تەواو 97 کیلۆگرام، 0 ژمارەی تەواو 60 کیلۆگرام بوو. ڕوون بکەوە چۆن ئەحمەد ئەژمێرکردنی هزری بەکاردەهێنێ بۆ دۆزینەوەی بارستایی هەر سێ شمەکەکە. ئەحمەد 3 شمەکیان پاکێتی هەیە، یەکەچیان ئەوەندە، ئەوی دیکەیان ئەوەندە، سێیەمەکەیان ئەوەندە. هەتا ئەحمەد بتوانی ئەژمێرکردنی هزری بەکاربێنی، پێویستی بە یەکتر بەستنەواتە جێیان بگۆڕی، ئەو شەشەی بباتە جێی هەتا نێزیک بی 0 ژمارە تەواو 6 و 4، چونکە دەکاتە زۆر ئاسانە، 6 و 4 دەکات 10، واتە ئەو دوو شمەکە لەگەڵ یەک بارستاییەکەیان 1 کیلۆگرامە. ئەو جە کۆی بکاتەوە لەگەڵ 0 ژمارە تەواو 97 کە ئەوەش دەبیتە زۆر ئاسانە 1 کیلۆگرام و 97، 1 ژمارە تەواو 97. ئەگەر بیەوێ 0 ژمارە تەواو 97ش نزیک کاتەوە، دەتوانی بیکاتە 1 کیلۆگرام. ئەمن ئەوهام نووسیە لێرە. ئەحمەد 0 ژمارە تەواو 4 کیلۆگرام کۆ دەکاتەوە لەگەڵ 0 ژمارە تەواو 6 کیلۆگرام، سەرجەمەکە یەکسانە بە 1 کیلۆگرام. دوای 0 ژمارە تەواو 97 کیلۆگرام نزیک دەکاتەوە بۆ 1 کیلۆگرام، سەرجەمی بارستایی هەر سێ شتەکانی یەکسان دەبی
بە نزیکەی 2 کیلۆگرام. ئەگەر دەتەوێت خوێندکاریژیر ڕوونکردنەوەکانی خۆشت دەتوانی ڕوون بکەیەوە و لە کۆمنتدایان بنێی. بگەڕێمەوە. پرسیاری ژمارە 10. ئاوات 50,000 دیناری هەیە. دەیەوێت کراسێک بکڕی بە 24,500 دینار. دەیەوێت 2 کڵاوی وەرزشیش بکڕی هەر یەکەی بە 9,400 دینار. بڕیار بدە. ئایا ئاوات پێویستی بە خەمڵاندنە یان وەڵامی تەواو هەیە؟ وەڵامەکەشت ڕوون بکەوە. هەست دەکەم ئەو پرسیارە زیاتر جێی گفتوگۆیە. بەڕای من ئەگەر ئاوات بیەوێ بزانێ ئایا ئەو پارەی لە کنیتی 50,000 بەشی ئەوە دەکا کراسەک بکڕی و 2 کڵاویش بکڕی، بێگومان ئەو کات دەتوانی خەمڵاندن بکە بە زیادکردن، واتە ئەو 24ەی بکاتە 25,000 دینار. ئەوجا 2 کڵاویش دەکڕی، دەتوانی دیسان خەمڵاندن بکە بە زیادکردن، 9,400 بکاتە 10,000. 2 کڵاویش دەکڕی دەکاتە 20,000 هەتا ئەوەی دڵنیابی پارەکەی بەش دەکا. ئەوجا کۆیان بکاتەوە 25 و 20 دەکات 45,000. دەزانی کە پارەکەی بەش دەکا. بەڵام ئەگەر ئاوات بیەوێ بزانی کە ئەو سێشتەی کڕی فرۆشیارەکە پارەی تەواوی لۆ دەگەڕێنیتەوە، بێگومان ئەو کات پێویستی پێیەکە خەمڵاندن نەکە، بە تەواوی بزانی پارەکە چەندە، واتە ئەو کات دەبی 24,500 دیناری کۆ بکاتەوە لەگەڵ 24,500 کۆ بکاتەوە لەگەڵ 9,400 دیسان لەگەڵ 9,400 هەتا بزانی بە تەواوی چەندی پارە هەیە. وەکو گوتم ئەو پرسیارە زیاتر جێی گفتوگۆیە. ئەمن وابزانم تەواو بووم لە لاپەڕە 25. کۆتایی دەینم بەو وانەیە. هەتا وانەی داهاتوو هەر خۆش بی.